سڵاوتان لێ بە ئەزیزان، من مەستان وشار تەمەنم 22 ساڵە، دەرچووی بەشی بێهۆشکاری لە شاری هەڵەبجەی شەهیدەوە بەشداربوو لە خۆلی چالاکردنەوەی مێشک و یادگە. پێشتر لە مودەی 4 کاتژمێردا ئەمتوانی تەنها 2 لاپەڕە لەبەر بکەم، بەڵام بە تەنها تێپەڕاندنی 1 مانگ لە خولەکە ئەتوانم ئێستا لە مودەی 3 خولێکدا لاپەڕەیەک لەبەر بکەم، هەروەها لە مودەی 10 خولێکدا ئەتوانم 3 لاپەڕە لەبەر بکەم. هەروەها لە ژمارەکان ئەتوانم لە مودەی 1 خولەکدا 26 ژمارە بۆ 30 ژمارە لەبەر بکەم. و هەروەها سوودێکی یەکجار زۆرمان بینیوە لەوانە ڕاستەوخۆکان لەبەر ئەوەی لەم وانانەدا کۆمەڵێک بابەتی پەیوەندیدار بە خەو و خۆراک و بابەتی زانستی سەرنجڕاکێش تایبەت بەکارکردنی مێشک باس ئەکرێت کە ئەمەش وە ئەکات هەست بە دەرونێکی سەلامەتر و ئاسوودەیی و ڕێکخراوەی ژیانت بکەی، هەروەها وزەیەکی زیاتر. بە تەنها وانە ڕاستەوخۆکان نەبووە کە سوودێکی یەکجار زۆری هەبووە، بەڵکو ڕاهێنانەکان کەوای لێکردین بگەینە ئەو ئاستەی کە ئەمانەوێت. و سوپاسێکی زۆری ستاف و ڕاهێنەر و سەرپەرشتیارانی ئاوات ئەکادیمیەکەین کە توانیویانە بە زۆر ماندوونە ناسانە لەگەڵمان بەردەوام بن بۆ ئەوەی کە ئێمە بگەین ئەم ئامانجەی کە ئەمانەوێت بە تەنها تێپەڕاندنی 1 مانگ توانیمان ئەلحەمدولیلا سوودێکی یەکجار زۆر ببینین. و لە کۆتاییدا پێشنیاری ئەم کۆرسە ئەەکەم بۆ هەر کەسێک کە دەرونێکی سەلامەت و جەستەیەکی تەندروستی ئەوێت، لەبەر ئەوەی بەڕاستی ئەم کۆرسە ئەتوانی بیتە دکتۆرێکی بچووکی جەستە و دەرونی خۆت، کۆمەڵێک بابەت ئەخوێنی کە پێشتر هیچ زانیاریکە دەربارەی نەبووە و وزەیەکی ئیجابی زۆر باشە پێ ئەدات کە ئەمە ژواکاس بە ڕێکخراوەی ژیانە بکەی. سپاس ئاوات ئەکادیمی.